السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی بە ئەم بەرهەمە جوانەتان. خی گەورە سەرکەوت و سەرفراستان کە مامۆستاگیان، یا ڕەبی هەر سەرکەوتوو بن، یا ڕەبی هەر نمونەتان زۆر بێ، دائیمەن ئاوا نەوەکانی دوای ئێمەش وردە هەمووی لە ئەم بوارەدا بەرەو پێش بڕوات. خی گەورە لەتان ڕازی بێ، بەڕاستی زۆر ماندوونە ناسانە خۆتان هیلا کردو لەگەڵمانە. خی گەورە لەشتان ساخکە یا ڕەبی. بەڕاستی من کەسێکم لە شاری سلێمانی تا مرحەلەی سێ ناوەندیم خوێندووە، بەڵام هەر لە ساڵی 95ەوە کە لە قوتابخانە دابڕاوم، من هەر بەردەوام خەریکی علمی شەرعی بووم هەتا ئەم تەمەنم کە 45 ساڵم. الحەمدولله هەر خەریکی علمی شەرعی بووم. زۆر خۆشحاڵ بووم بەوەی کە بۆ ئەم بەرهەمە کە بەشداری بکەم، تا بۆ ئەوی کە بەمە ئاستێکی باش ئەوەی کە لە ناخمدا بوو، الحەمدولله زۆر بە زیادەوە پێی گەیشتم. سوپاس بەخوای پەروەردگار. پاشان دەستخۆشیێکی زۆریش لە ئێوە بەڕێز ئەەکەم. بەڵێ لە ئەوەڵا من لە بەرکردنی دووکاتژمێری و بە زیایشەوە، یعنی کە زۆر لەو ئاستە خراپتریش بووم من. ئێستا الحەمدولله ئەتوانم لە ماوەی 8 خولەکدا یان 10 خولەکدا یان 7 خولەکدا بە پێی لاپەڕەی قورئانەکەم کە ئەمەوێ لەبەری بکەم، ئەگەر لاپەڕەیەک ئاسانتر بێ و یان زیاتر بینی بێتم، چاوم بینی بێتی لە ئەسنای ژیانمدا زیاتر کەلیماتەکانی ئاسانتر بێ، زیاتر بە ئاسانتر و بە 7 دقە و بۆ 6 دقە من ئەتوانم لاپەڕەیەک قورئان لەبەر بکەم. خی گەورە یارمەتیم با زیاتر و زیاتر بەرەو پێش بڕۆم. لە ڕاهێنانی خێرابینین ئەوە لە توانامدا بوو. یەکەم جار کە دەست پێکرد 13 لاپەڕەم بینی، وەڵڵاهو ئەعلەم تا 20 لاپەڕە بوو، شتێکی لەو بابەتە. ئێستا ئەتوانم لە 10 خولەکدا 5 ختمی تەواو ببینم. ئەوەش فەزڵێکی زۆری خی گەورەیە. ڕاهێنانی قاڵبی وشە لە نماوەی 10 خولەکدا ئەتوانم نزیک بە 1000 وشە ببینم. بابینە سەر لەبەرکردنی ژمارەکان، ئەویان تقریبەن بڵم تا چەندێک لە ئاستێکم زۆر خۆمم بەدڵ نییە. هەوڵی ئەوە ئەدەم ئینشاڵڵا لە دوای کۆرسەکە خۆم لە ماڵەوە تدریباتێکی زۆر بەقوەتی بۆ بکەم کە ئینشاڵڵا زۆر بەرەو باشی بڕۆم. نایهەڵم لە دەستم دەرچێ. بەڕاستی باس تەمرینەکان لەبیر نەکەین، چەندێک کاریگەری هەبوو لەسەر، الحەمدولله زۆر ئیسفادەم بی کردووە. کۆرسەکەشم زۆر بەدڵ بوو. بەڕاستی خی پەروەردگار زیاتر و زیاتر هیدایەتتان بدا و سەرکەوتوتان بکە، بە تایبەتی VIP بۆ کەسانێک کە تەلەبەی لەوانەیە بۆ قوتابی گروپەکان باش پێ نازانم، بەڵام بەنیسبەت کەسێک و بێ قورئان لەبەرکات و بەرەو پێش بڕوە، بتوانە بە VIP بێتە پێشەوە و خی گەورە دەست بە گیرفانی و بە ئەمرەوە بگرێت. زۆر مهمە. بەڕاستی من کەسێک بووم لەوانە مێشکم زۆر تەمبەڵ بووم، تۆشی خەیاڵاتێکی زۆر ناڕەحەت بووم، بەڵام ئێستا الحەمدولله توانیومە مێشکێکی زۆر کراوە لە قسەکردندا. تەنانەت مناڵەکانم پێم ئەڵێن دایکە لە قسەکردندا زۆر هەم سەریع بووی، هەم لەفزت بەقوت بووە، هەم لەفزت خۆشتر بووە، قسەکردنت باشتر بووە. کایە الحەمدولله ئەرێنێکی زۆرم بینیوە لەم بەرنامەیەتان. داواکارم لە خی پەروەردگار زیاتر و زیاتر سەرکەوتوتان کە و یەکی هەردووکتان مامۆستایەکی زۆر ئەزیز و خۆشەویستن. بەڕاستی زۆر شیرینن لە دڵان. یا ڕەبی هەروە شیرینتر بن. زۆریش خۆشەویستن لە ناو دڵماندا. داواکارم لە خی گەورە زیاتر و زیاتر ئەزیز و بەڕێزتر بن لە دڵی هەموواندا. خۆشحاڵ بووم لە کۆتاییدا. داواکارم لە خی پەروەردگار زیاتر هیدایەتی هەموو لایەکمان بە، هەم ئێمەش بگەین بەو ئاواتێکە لە دڵماندایە و هەم ئێوەش زیاتر و زیاتر بەرەو پێش بڕۆن.
لە کۆتاییدا دەستخۆشی و سوپاسی هەموو لایەکتانەکەم مامۆستاگیان. خوای پەروەردگار هیدایەتی هەموو لایەکدا و ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.